پرۆسەی جیاکردنەوەی دەنگدانی تایبەت دەستی پێکرد و هەموو قەوارە و لیستە جیاوازەکان بۆ بردنەوەی کورسی کۆتاکان چاوەڕێی دەرەنجامی دەنگەکان دەکەن. لە کەرکووک نزیکەی 20,000 دەنگدەری تایبەتی نێوخۆیی و زیاتر لە 20,000 دەنگدەری پارێزگاکانی دیکە هەیە. ئەمە جگە لە دەنگی تایبەتی هێزە تایبەتەکان لە ناوچەکانی هەرێمی کوردستان. پارتی تێبینی لەسەر پرۆسەکە هەیە و دەڵێت سکاڵامان تۆمار کردووە. ئەلبەت ئێمە تێبینیەکی زۆرمانە بوو، سکاڵاشمانە بوو لەسەر کۆی پرۆسەکە، چاجا لە دەنگدانی تایبەت یاخود لە دەنگدانی گشتی. دەنگدانی تایبەت ئەوەی بینیمان ئەجیزەکان وەکو پێویست کاریان نەکرد، ئەوەی ئەمڕۆی بینین لە بەرچاوتان ئەمە سنووقەکانی دەنگدانی تایبەتە وەکو پێویست ئەجیزەکان نەیانتوانی بەڕاستی ئەو مەهامەی کە دانرا بوو بۆیان یاخود ئەوەی کە ئەوە دیزانە ئەو ئیشانەی پێ بکرێ نەکرا بۆیە نەتایجەکان نەگەیشتە بەغدا. ئەوەی هەیە ئێستا ئەم سنووقانە گەڕێنرایە و وێرە ئێمە گومانمان لەسەری بۆ سکاڵاشمان کرد لەسەری. بەم دەرەنجامە وەکو کورد هەربەتە کەمی عملیەکە قورس بووە، بەڵام ئەگەر بێت و کۆتای مەسیحەکە دۆستە ئەوەی کە لە کورد و نزیک و دۆستی کووردە ئەگەرەوە سەرکەوێ پێم وا بێت عملیەکە بۆ خۆیتە قەفڵە بێت، کەس بە پێ کەس ناتوانێت هیچ جۆرە هەنگاوی بنێت کەواتە و کاتە پێویستمان بە ئیتفاقی سیاسیە و هەڵبەتەش پێشتیش من ڕێی وا بوو بۆ خۆم چەند جارێک وتومە بەدەر لەوەی کە نەخشە ڕێگایەکە هەیە بۆ کارکردن لە کەرکووک و ناوچەکانی 140 ئێمە لە پاڵ ئەو نەخشە ڕێگای 140 پێویستمان دائیمە بە ئیتفاقێکی سیاسی کۆنکریتی هەبوو لەگەڵ پێکاتەکانە بۆی پێکەوە بتوانین هەڵکەین پێکەوە بژین. شارەزایانی هەڵبژاردن و چاودێرانی سیاسی خراپی دەرەنجامی هەڵبژاردنەکان بۆ کورد بە هۆکاری خراپی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی دەزانن. دەرەنجامی هەڵبژاردنەکە دابەش دەبێت بەسەر دوو ئەگەرە. ئەگەر یەکەمەوەیە کە یەکێتی و پارتی ڕێککەون کە ئەگەر لە بە بیرکردنەوە و بە با بڵێن ئەو پێشینەی کە هەیەە لە ڕابردوو لە کەرکووک ڕێک نەکەوتونە ئەوە بەڕاستی ئەگەر ڕێک بکەون بە تەکید یعنی دەتوانن پارێزگای کەرکووک بەدەست بێنن، دەتوانن زۆرێک لە شکستەکان زۆرێک لە ئەو گرفتانەی هەبوو ڕاستیکەنەوە و بەڵام بەو مەرجەی کە ڕێکەون و سازان و دانوستان بکەن. ئەوەمان پێ ڕاگەێنێ کە ئێمە یەکگرتوو نەبوومان، ئەوەمان پێ ڕاگەێنێ کە ئێمە لە ماوەی 14 ساڵی ڕابردوو دەسەڵاتدار بووین لەم شارە نەمانتوانی خەڵکەکەی خۆمان ڕازی بکەین. خەڵک ناڕازی بوو، نزیکەی 150,000 دەنگدانی کورد نەڕوێ بۆ سەسوورخانی دەنگدان. ئەمە بووە مای ئەوەی کە ئێمە لەم شارە بەداخەوە بدۆڕین، بەڵام بە ئاشکردنەوەی خەڵک بۆ 4 ساڵی داهاتوو ئەتوانین ئەو زەرەرە تاویز بکەینەوە. کەمکردنەوەی دەنگی کورد و بایکۆتی هەزاران دەنگدەری کورد بۆ هەڵبژاردن هۆکارێکە بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکان هەر بەپێی یاسای هەڵبژاردنەکان کە لە مادەی 35 یاساکەدا هاتووە تایبەتە بە کەرکووک. دەرئەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری لەسەر دۆخی ئیداری شارەکە نابێت، بۆیە چاوەڕوان ناکرێت کورد بتوانێت ئەو بارودۆخە ڕاست بکاتەوە کە ماوەی زیاتر لە 6 ساڵە کەرکووکی پیا تێدەپەڕێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.